پرسیاری سێمەڵی ئایا جن ئەچێتە لەشی ئینسان ئەتوانن زیانمان پێ بگێنن یان بەمان کوشن. زۆرینەی زانایانی ئەهلی سونەت و جەماعەت وەکو ئیمامی ئەبوولحەسەنی ئەشعەری نەقلی کردووە و هەروە ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لەبێ لە مەجموعی فەتاوە لە مجەلەدی 19 تا لاپەڕە 65 لەسەری دواوە هەمویان فەرموویانە ئەجمع عەلەیه العولەما، زانایانی ئیسلام لەسەر ئەوە کۆن ڕەئیان یەکە کە بەڵێ جن ئەچێتە لەشی ئادەمی زادم. زیانمان پێ ئەگەێنن؟ بەڵێ بەتاکید زیانمان پێ ئەگەێنن. ئەمان کوژن دلیلێک لە صحیحی مسلیمە هەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باس لەوە ئەکا کە یەکێک گەڕایەوە بۆ ماڵەوە مارێکی ڕەش لە ماڵەکە یا بوو ژنەکەی بەپە لە ڕای کردووە دەرەوە لە تاوە ماری ڕەش و لە یەک کاتە کابرام حاولی کوشتنی مارەکەی کرد لە هەمان کاتە خۆشی کوژرا و هەردووچیان پێکەوت مردن. ینی مارەکەش کوژرا کابراش هەر کوژرا کە دیارە بەسەبەکەی ئەوەیە وەکو عولەما تەفسیریان کردووە کە هەروە یاوەران ئەفەرمون لەبەرەوەی جنی تیا بوو مارەکە. بەم شێوەیە توانن بەڵە زەریشمان پێ بگەن، بەڵام معنای وان نییە هەرچی شتێک تووشمان دێ لە حاڵەتی نەفسی بە تایبەتی لەم سەردەمایە کە هەموو ڕۆژە توژێ لە ئەخبارەگری هەر کەناڵیشی تەلەڤیزیۆنی کوردستانی بکەیتەوە جێی خەفەتە هەتاوەی کە گۆرانیە. لەبەرەوە ئەزانم یعنی سەبەبی ڕئیسی ناحی نەفسیە دەرونی خۆمانە کێشەکانمان زۆر بۆ دروستە بێت لەو لایەنەوە یەکسەر حساب نەکەین کە جن چۆتە لەشمان.